پارێزگای هەولێر با 22 یاریزان لە سەرجەم ئاستەکان بەشداری پاڵاوانێتی تێنسی سەرزەوی عێراقی کردو با دەستکەوتێکی باش گەڕانەوە. پاڵاوانتەکە لە شاری بەغدا بۆ ئاستی تەمەنەکانی خوار 8 ساڵان و 9 ساڵان و 10 ساڵان و 12 ساڵان و 14 ساڵان و 16 ساڵان و پێشکەوتوان لە کوڕان و کچان ئەنجامدرا. 12 یاریزانی شاری هەولێر توانیان کۆنتڕۆلی پلەکانی یەکەم تاوەکو چوارەمی پاڵاوانتەکە بکەن. لە ئاستی تەمەنەکانی 14 و 16 ساڵیش کەوا هەڵبژاردەی عێراق بەشداری جامی دێڤز دەکات، زۆربەی یاریزانەکان کوردن. توانیمان ئەنجامەکی زۆر باش بینی لە بەغدایە لە زۆری فئەکان یەکەممان هینا ئەگەر یەکەمیشمان نەهینابی دووەممان هینایە توانیتمان زیاتر لە 12 یاریزان لە هەڵبژاردەکانی عێراق لە هەموو فئەکان تێدابی و هەروە ڕاهێنەرەکانمان ببنە ڕاهێنەری عێراق. بۆ نمونە یەک لە فئەکان یەکەم و دووەم و سێم ئی خۆمانە لە پێشکەوتوان یاریزانمان لە هەڵبژاردەی عێراق وەرگیرە لە 16 ساڵی لە 12 لە 10 لە هەموو فئەکان یاریزانمان هەیە لە هەڵبژاردەی عێراق. ئەنجامەکی زۆر باشیان هینا بەرچاو ئێستاش ئێمە ئەو تەکریمەمان کردن لەبەرەوەی ئەو ئەنجامیان هێنا. لە ئاستی خواردەمەند 8 ساڵی کوڕان کیان بەهرۆز پلەی دووەمی بەدەستێنا، لە 9 ساڵانیش دەیان زەردەشت پلەی دووەم، لە 10 ساڵان ئەحمەد شێروان یەکەم و ئۆراس ئالان دووەم و ئادەم دڵزار چوارەم بوو، لە 16 ساڵانیش محەممەد نیهاد یەکەم و محەممەد عەبدولناسر دووەم و ئاکام دڵزار سێم بوون. لە ئاستی پێشکەوتوانیش محەممەد ئەبوزێت بەهۆی پێکانەوە لە یاری کۆتایی پاشەکشەی کردو و پلەی دووەمی بەدەستێنا و لە هەڵبژاردەی عێراق مایەوە. لە ئاستی کچانیش لە 12 ساڵی ژەنی نەسرە و پلەی سێمی بەدەستێنا، لە 14 ساڵیش وەلا عەبدولناسر هەمان پلەی بەدەستێنا، لە ئاستی پێشکەوتوانیش ئالە عەبدولناسر پلەی دووەمی بەدەستێنا. سڵاو، منام ئەحمەد شێروانە، من یەکەم بووم لە ئاستی 10 ساڵ لە عێراق. چەند ساڵ کابرا دەکەم بۆ یەکەم لە تەمەن 10 ساڵ لە عێراق و زۆر سپاسی مدەریبەکانمان دەکەین کە ماستە ئالان مدەریب خۆمە و سپاسێکی تێنسی دەکەین کە یارمەتیمان دەدە و زۆر سپاس. و من یەک داواکارشمێ کە لە بەڕێز حکومەت کە یارمەتیمان دە بۆ سەعە و سەعامان بۆ دروستکە و تا کامپی لێ بکەین و ئەگەم حکومەت یارمەتیمان دە زۆر سپاسی دەکەین. توانیم پلەی یەکەم بەدەست بێنم لەسەر ئاستی عێراق ئی خوار 16 ساڵ. توانیم براوی 5 یاری بم و زۆر سپاس بۆ خوا و زۆر سپاس بۆ دایک و باوکم و زۆر سپاس بۆ ڕاهێنەرەکانم و زۆر سپاس یەکی تێنسی کوردستان دەکەم و ئینشاڵڵا بۆ داهاتوو بتوانم پاڵەوانێتی زیاتر بەدەست بێنم. ئەم پاڵەوانتیە کە توانیم لە 6 یاری 5 بەمەوە لە یاری کۆتایی تووشی گرژبوونی ماسوولەکانم بووم بەداخەوە، چونکە لە یاری پێش کۆتایی یاریم لەگەر عەبدوڵڵا بوو کە نزیکەی 3 کاتژمێر خەیاند و بەڕاستی ئەم ماوەش تەدریب تۆزێک کەمم کردبەوە لە بە خوێندنەکەنوانە. لە یاری کۆتایی تووشی پێکان بووم و پاشەکشەم کرد، بەس حەمدوللا شکر وەکو تاکە یاریزانی کوردم کە لە هەڵبژاردەی یەکەمی عێراق یاری بکەم. لەگەڵەوەی تێنسزانانی هەولێر بەردەوام کۆنتڕۆلی نازناوەکانی عێراقیان کردووە، بەڵام وەک پێویست ئاوڕیان لێ نەدراوەتەوە و داواکارن کۆمەڵگەیەکی تایبەت بە یاریەکان بۆ دروست بکرێت، چونکە یاریگاکانیان بۆ یاریکردن شیاو نین. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.